پرسیارە لە ئیمامی عەلی کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ پێناسە و تعریفی دنیامان بۆ بکە. فەرمووی حەلالها حیساب وحرامها عذاب. ئەمە پێناسەی ژیانە، ئەوەی کە بە حەڵاڵی پەیدای ئەکەی محاسبەت دەکرێی لەسەری. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هیچ کەسێک ناڕواتە بەهەشتەوە حتا پرسیاری لێ نەکرێ ئەو ماڵەت چۆن پەیدا کرد وە لە چیدا سەرفت کرد. کەواتە محاسبە دەکری. ئەگەر حەڵاڵ بێ محاسبە دەکری لەسەری. و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە محاسبەی قرس لەسەر دوو تاقمە، دوو کۆمەڵ قرسترین محاسبە دەکرێن. ئەوانەی کە دەوڵەمەندی گەورەن، ئەوانەی کە دەسەڵاتدارن. دەسەڵاتدارەکان یەک بە یەک لەسەر زوڵمەکانیان محاسبە دەکرێن، دینار بە دینار، فلس بە فلس. دەوڵەمەندەکانیش بە هەمان شێوە لەسەر ئەو سەرۆت و سامانەی کە خوا پێیانی بەخشیوە محاسبەی قرس دەکرێن. شدة العذاب، شدة الحساب بۆ ئەوانەیە. هەم عذابێکی بەیەش و ئازار دەچێژن، هەم محاسبەیەکی قرسش دەکرێن ئەوانەی کە لە محاسبەی خوا ڕزگاریان نەبێ. کەواتە ئەوەی کە بە حەڵاڵی پەیدای دەکەی، ئیمامی عەلی دەفەرمێ ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ محاسبە دەکرێ لەسەری. ئەوەشی بە حرامی پەیدات کردووە، بە غەش و خیانەت و فڕوفێڵ پەیدات کردووە، دڵنیا بە عەزابە خۆی لەسەری. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر لاشەیە بە حرام گەورە بێ بەس شایستەی ئەوەیە ئاگری دۆزەخ بیسووتێنێ. خوای گەورە حرامی کردووە ئینسانی حرام خۆر بڕواتە بەهەشتەوە.